سلاوی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمێکی نوێ بۆ وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان پەیڕەو دەکات. لە بەش یەکەمی بەرنامەکەماندا بە میوانداری بەختیار عوبێد بەڕێوەبەری تۆمارگەی گشتی و پەیوەندیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تاوتوێی ئەم پرسە دەکەین. هەروە لە بەشی دووەمدا تاوتوێی تەقینەوەکەی قامیشلۆ دەکەین. لە بەشی یەکەمدا سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان شڕۆڤەی ئەم پرسە دەکەین. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمێکی نوێ بۆ وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ و پەیمانگەکان پێڕەوەکاتەوە. بۆ مەبەستەش ڕێنمایی ژمارەدە بڵاوەکاتەوە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕوونکردندا ڕێگەیان بە ئامانجی ڕەچاوکردنی حەز و ئارەزوەکان بە زانکۆکان و بە فێڕۆنەدانی هەوڵی خوێندکار و پێدانی سەربەخۆیی زیاتر و توانەکانی مامۆستا و خوێندکار و خەرجیەکی زۆر و یەکەمین جار لە ساڵی نوێی خوێندنەوە سیستەمی وەرگرتنی زانکۆیی جێبەجێکات. بە پێی خاڵی یەکەمی ڕێنماییەکە پلانی وەرگرتنی سیستەمی زانکۆیی ڕاستەوخۆ لەلایەن زانکۆ کۆلێژ فاکەڵتی پەیمانگا سکوڵ بەش ئامادە و جێبەجێکرێت. لە هەمان کاتدا و بە پێی خاڵێکی دیکەی ڕێنماییەکە کەمترین نمرەی پێشوەرچەیوانی پسپۆڕ لەلایەن بەشی زانستی بە پێی تایبەتمەندی و پسپۆڕیەکانیان دیاری دەکرێت. لە ساڵی ڕابردوو سیستەمی وەرگرتنی قوتابی و خوێندکاران بە شێوەی تەقلیدی و کلاسیکی بوو. ئەوەی 4 ساڵیشە زانکۆلایەن بۆ وەرگرتنی خوێندکاران بەکاردەهێنرێت. لەماوەی چەند ساڵی ڕابردوودا دەرچوونی 12 ئامادەیی ناڕزایەتیان لە شێوازی وەرگرتنیان هەبووە. بۆ پێی بارەزی خۆیان لەو بەشی زانکۆ و پەیمانگەیانە وەرنەگیرابوون. ئایا ئەمە سیستەمە نوێ دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات؟ لەلایەکی ترەوە لە ماوەی ڕابردوودا دەیان خوێندکاری دەرچووی 12 ئامادەیی لە هیچ زانکۆ و پەیمانگایەک وەرنەگیراون. دووبارە سڵاوتان لێبێت بەخێربێن مامۆستا، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر لە سەرەتا بەڕێزت خوێندنەوەیەک بۆ ئەم سیستەمە نوێ بکەی و بزانین ئەم سیستەم نوێی کە ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەرگرتنی قوتابیان و خوێندکاران دایناوە چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ خۆی سیستەمەکە بریتە لە سیستەمی وەرگرتنی ڕاستەوخۆی زانکۆیی. ئەمە جۆرێکە لە پێدانی سەربەخۆیی زیاتر و لا مەرکەزیەتی زیاتر بە زانکۆکان. هەموو ئاشکرا لای هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان کە یەک سیستم پەیڕەوکراوە ساڵانێکی دوور و درێژە، تەنانەت هەر لە کوردستانە نییە، بەڵکو لە هەموو عێراق و لە زۆربەی سیستەمە ئیشتراکیەکانیشە هەروە بووە. ئەو شەوەیە بووە کە سیستەمی خوێندنی سیستەمی خوێندنی قوبوڵی مەرکەزی بووە و شێوازی سیستەمی خوێندنی قوبوڵی مەرکەزی نەیتوانیوە خواست و ویستی خوێندکاران جێبەجێ بکە. بۆیە بیرۆکەی وەرگرتنی ڕاستەوخۆی زانکۆیی یەکێ بۆ لە بیرۆکە نوێیەکان کە بەسپاسەوە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەم جاریان داهێنراوە و ئەتوانرێت زۆرێک لە خواست و ویستی خوێندکاران بەدیبێنێت. زۆر باش. ئەگەر قسە لە سەرەوە بکەین جیاوازی مەسەلەن ئەم سیستەمە نوێیە لەگەڵ سیستەمی زانکۆلاین یاخود لەگەڵ سیستەمە کۆنەکان چییە؟ چه جیاوازێکیە کە ئەم سیستەمە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و بۆ ئەم ساڵ پەیڕەو دەکرێت؟ سیستەمی خوێندنی بڵین سیستەمی وەرگرتنی زانکۆیی بریتە لەو سیستەمە کە ڕاستەوخۆ خوێندکار فۆرم لە بەشی لەو بەشەکە لە کۆلێژ و پەیمانگاکان دیاری کراوە کە بەم جۆرە سیستەمە خوێندکار وەرەگرێن فۆرم وەرەگرێ. جیاوازەکەی لەگەڵ زانکۆلاین ئەوەیە زانکۆلاین بە سیستەمێکی مەرکەزی بوو، یەک شێواز بوو لە وەرگرتن کە بریتی بوو لە زانکۆلاین و کۆدێک دابەشەکرا بەسەر خوێندکارانە هەموو زانکۆکان هەرێمی کوردستان کە زانکۆ فەرمی و حکوومیەکان بوو و تێکڕای کۆلێج و پەیمانگاکان بە پێ ڕێنمایەکان لە ژێردەستی خواستی خوێندکارا بوو کە بریتی بوو لە پڕکردنەوەی 50 داواکاری. ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەو شەوەیە کە زانکۆلاین وەکو خۆی ماوەتەوە، بەڵام وەک بەڕێزت ئاماژەت بە ڕێنمایی ژمارە دەردال ئەوەی لە ڕێنمایی ژمارە دەیە ئاماژە پێکرا. ئەو شەوەیە کە 102 بەش لە سەر ئاستی هەموو زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان بە سیستەمی وەرگرتنی ڕاستەوخۆی زانکۆیی خوێندکار وەرەگرێت و ئەو سیستەمی وەرگرتنی خوێندکاری وەرگرتنی ڕاستەوخۆی زانکۆیە
خواستی خوێندکار بە جۆرێک دەتوانێت بەدیبێنێ ئەوش ئەوەیە نمرە نەکراوەتە پێوەری ئەساسی کە لە زانکۆلاینا نمرە پێوەری یەکەم و کۆتایە لە ڕاستەوخۆیی زانکۆییە لە وەرگرتنی ڕاستەخۆیی زانکۆییە نمرە پێوەر نییە بەتەنها بەڵکو نمرە هەیە لەگەڵ تاقیکردنەوەی زارەکی و پراکتیکی لە ناو بەشە زانستیەکان. زۆر باش کەواتە بە کورتی سوودی ئەم سیستەمە نوێیە کە ئەمساڵ داهێنراوەتیەوە ئایا ئەمە یەکەم جارە لە عێراقدا پەیڕەو دەکرێت خۆ ئێوە سوودتان لە چ جۆرە وڵاتان وەرگرتووە بۆ پەیڕەوکردنی ئەم سیستەمە ئەم سیستەمە لە هیچ وڵاتێکی تر پەیڕەو دەکرێت؟ من ئەمە یەکەم جار ئاماژە بەوە بم کە ئایا لە عێراق پەیڕەو کراوە نەخێرەمە یەکەم جارە لە کوردستانە پەیڕەوە کرێت چونکە لە عێراقیشا ئەوەی کە پەیڕەو کراوە تەنها ئەو بەشانەیە کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی وەکو پەروەردەی وەرزشی و ئێمە کورسی تەرخانکراو هەیە بۆ ڕۆژنامەنووسان لە بەشەکانی ڕاگەیاندون و تەکنیکی میدیا لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە جۆرێکی نزیکە لەم خوێندنی ڕاستەوخۆییە وەرگرتنی ڕاستەوخۆییە ئەوش ئەوەیە کە خوێندکار فۆرمی وەرەگرت و تاقیکردنەوەی زارەکی و پراکتیکی پێکرا بەڵام لێرەیە ئەوش ئەوەیە کە چۆن سوود وەرەگیرێ سوود وەرەگیرێ لەم جۆرە خوێندنەیە بۆ دووشتی زۆر گرنگ ئەوش ئەوەیە کۆمەڵێ بەش هەیە لەسەر ئاستی هەرێم کە خۆشبەختانە لای ئێمە ئەو جۆرە نەبووە بگرە لە زانکۆکانی پارێزگاکانی هەولێر و دووەکەوە بوو ئەوشەوە بووە لە ڕێی زانکۆلاینەوە بەش هەیە ساڵانی پار و پێرار بەشە بۆ خواست لەسەری نەبووە و بە بەتاڵی ماوەتەوە ئەتوانم بڵێم بە بەتاڵی مەبەستمەوەیە کە پلانی زانکۆکەشی پڕ نەکردوێتەوە بۆیە هەستاون ڕاستەوخۆ فۆرمێکی تریان دابش کردووە بۆ خوێندکارانی سنووری جوگرافیای ئەو شاروچکەیە ئەو شارە ڕاستەخۆ خوێندکاریان بردووە بۆ پڕکردنەوەی پلانی خوێندن بەڵام ئەمە جۆرێکە لەوەی کە ئەوەی لە زانکۆلاینا دروستە بێ بەم شێوەیە دروست نابێت چونکە خوێندکار ڕاستەخۆ خۆیەتی فۆرمەکە وەرەگرێ و دووەم حەزی خوێندکارە بێتە پێوەەر چونکە هەر بە ڕێزەگەر خوێندکارێک کە حەز و خواستی لەسەر بەشێکی دیاری کراو بێ بێگومان ئەچێ لە هەموو زانکۆکانی کوردستان لەو بەشەیە فۆرم پڕکاتەوە و خواستی خۆی ئەکاتە پێوەەر و ئەتوانێت داواکاری پێشکەش ئەمە یەکێکە لە هەر بەس ئەم سیستەمە وتر لە عێراق پەیڕەو نەکراوە لە وڵاتانی تر پەیڕەو دەکرێت ئەم جۆرە یاخودێەوە لەسەر چ بنەمایەک ئەم ساڵ مەسەلەن ئەم سیستەمە دانراوە کە حتمما ڕاوێژی بەسەرجەم زانکۆکان کراوەیەکیش لەو زانکۆوانە زانکۆی بەڵ ئێوەیە خۆی لە لیژنەی باڵای وەرگرتنی خوێندکاران و لە لیژنەی باڵای پلانە زۆر تاوتێ ئەم پرسە کراوە و ئەم پرۆسەیە دیراسەتێکی تەواوی بۆ کراوە بەڕاستی خواستی هەموو خوێندکاران و خواستی هەموو خەمخۆرانی خوێندنی باڵا ئەوەیە کە بەرەو ڕزگاربوون لە سیستمێک مرکزی وەرگرتنی خوێندکاران ڕزگارمان بێ کە خواستی خوێندکاریتیانە خوێندکار هەیە 99 هێنێ لە کۆلێژی پزیشکی وەرناگیرە خوێندکارێ 100 هێنێ لە کۆلێژی پزیشکیی دیاریکرا و وەرناگیرێ یعنی خواستی خوێندکار هەندێک جار لە پڕکردنەوەی فۆرمەکانە غەدر لە خۆیەکە ینی خوێندکار نەیدزانی و فۆرم پڕ بکاتەوە وای لێ کردووە کە نمرەیەکی باشی هەیە و نەیتوانیەوە لەو بەشەی کە خواستی لەسەرەتی بێتەوە بەدی بێنێ لێرەیە بێگومان لەم وڵاتانەی کە سیستمی و یان حکومڕانیان هاوشێوەی عێراق و هەرێمی کوردستانە بێگومان هەر بریتە لە قوبوڵی مرکزی بەڵام لە وڵاتە پێشکەوتوەکانە بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەمریکا هەموو زانکۆکان سربەخۆیانە فۆرمی خوێندندا بەشەکان و ڕاستەوخۆ خوێندکار پەنا بۆ زانکۆ با بۆ وەرگرتن ئەمە سەرەتایە دڵنیا بە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەمە باسکراوە سەرکەوتنی ئەم سیستەمە ئەبێتە هەوێنێک بۆ ڕزگاربوون لە شێوەی زانکۆلاین و وەرگرتن لە ڕێی ناوەندی وەرگرتنەوە و پێدانی سربەخۆی زیاتر بە زانکۆکان و لە ئایندەدا ئەشێت هەموو بەشەکان بەم شێوەی لێ زۆر باشە بۆچی بەڕێزوتت تەنیا 102 بەش ینی ئەمساڵ ئەو سیستەمە دەیانگرێتەوە کام بەشانن کە بەدەرکراون لەو ڕێنمایانەوە و کارەکەی چیە کە بەدەرکراون نیانگرێتەوە یەکەم بە حکمیەوەی کە سیستمەکە نوێ یەکەم ساڵە ناتوانێت تۆ بۆ نمونە مجازەفە بکەیت بە هەموو بەشەکان بە تایبەتی بەشەکانی پزیشکی بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەندازیاریەکان و فاکەڵتی و کۆلێژە زانستیەکانی لێ بەدەرکراوە زایدەن کۆلێژی یاسا ئەمانەی بە تایبەتی هەموویانی لێ بەدەرکراوە لەم سیستەمە بە حکمیەوەی
ئەم ساڵ سەرەتای دەستپێکردنی سیستمەکەیە و ئەبێتە هەوێنێکی سەرکەوتن بۆ ئەم سیستمە لە ئایندەیە ئەگەر ئەم ساڵ سەرکەوتوو بین لە جێبەجێکردنی ئەم سیستمایە و توانیوان خواستی خوێندکار بەدی بێنین بێگومان لە ئایندەدا ئەم بەشانەش ئەچنە ناو ئەم سیستمەیە وەگوتم لە سەرەتادا ئەو شەوەیە کە بۆ ڕزگاربوونە لە سیستمی وەرگرتنی مرکزی. باشە بەڵام هۆکارەکەت بەتەواتی ڕوون نەکردوێنی زیاتر خەڵک پێ دوای حەزی لەم بەشانەیە کە ئێوە بە دەرتان کردوون خەڵک زیاتر فۆرم پڕ دەکاتەوە نەخێر ئێمە پێوە پزیشکی ئەندازیاری یاسەکەیەوە بە دەرتان کردووە لەم سیستەمە سەر ئەگەر پێوەرەکان کە نووسراوە کەمترین کۆنمرەی چوونە ناوەی خوێندکار بۆ چێبڕچێ و بۆ وەرگرتنی فۆرم بریتە لە 60. ئایا پزیشکی لە 60ەوە بچێتە کۆنمرەوە ئەمانە هەمووی پرسن ئەمانە هەمووی پرسیارە لە لای خودی ئێمە و لە لای بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵاش دروستە بێ بۆیە تۆ ناتوانین لە 60ەوە کۆلێژی پزیشکی بکەیتە چێبڕچێەوە ئەمە خاڵی لە خاڵەکان دووەمیش وەک گوتم ئێمە دڵنیاین کە وتمان خواستی خوێندکار ئێمەمانێ خواستی خوێندکار بکەین بە پێوە دڵنیا بەخۆ ئێستا لە پەروەردە ئەو سیستمە سەرکەوتنی بەدەستێناوە ئەوەیە کە چون بۆ ئامادەیەکان و چون بۆ هەر ئامادەیەکی پیشەیی کراوە بەخواست لە بۆ چوونی ڕابردووە وا بوو ئەگەر ئەمە بەخواست نەبێت بە مرکزی نەبێت بۆ بورە بەخواست بێ لەوایە هیجرەتێکی زۆر گەورە دروست ببێ لە ئامادەیە پیشەیەکانەوە بەرەو ئامادەیی زانستی و وێژەی کەچی واژ نەبوو ئێستاش هەموو ئامادەی پیشەکان هیچ بەتاڵەیەک بخۆیانەوە نبینم بگرە خواستی زیاتریشی لەسرە بۆیە ئێمە وەک سەرەتا نەمانتوانیوە ئەو بەشە زانستیە گرنگانە لە خۆ بگرین و تومانە با سەرکەوتن بەدەستبێنی لە سەرەتادا لە بەشە زانستە مرۆڤایەتیەکان ئێستا لەکەی ئەو سیستەمە فۆرم دابەش دەکرێت بۆ خوێندکاران ینی ئایا تەنها بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان یاخود بۆ کەرکووک و ئەوانەشە کە بتوان مەسەرەن ئەو سوودمەند لەم سیستەمە نوێیە ئەم سیستەمە تان سنووری کوێ دەگرێتەوە وە لە کێشەوە فۆرم دابەش دەکرێت یەکەم سیستمەکە وەک دیاری کراوە لە ڕێنمایی ژمارە دەیە ئەو شەوەیە کە دیاری کردووە کە خوێندکارانی سنووری هەرێمی کوردستان سنووری هەرێمی کوردستانش بەپێی ئەوەی کە دیاری کراوە دیارە پارێزگاکان هەرێمی کوردستان کوێیە ئەو شەوەیە ئەوان سوودمەند دەبن بەڵام سەرجەم پارێزگاکانی تری عێراقیش ئەتوانن سوودمەند بن لەم سیستمە بەڵام بە مەرجێک بە شێوەی پەڕەلێل بێ واتە بەرامبەر بە کرێیەکی تێچوونە و دیاری کراوە لە هەموو زانکۆکانە کری تێچوونی خوێندنی دیبلۆم و بەکەلۆریۆس چەندە دوا بەدوای ئەمە جەناب باسی ئەوت کرد کە کەی دەست پێکە بە خۆشحاڵی ئەمە لە 24-25 مانگ ئەم ڕێنمایی ئەمان بەدەست گەیشتووە لە ڕێی کۆنێکتی خۆمانەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی ئێمە ئامادەسازی تەواومان بۆ کردووە و ئێمە وەکو زانکۆی خۆوان زانکۆی پۆلیتەکنیک سێمانی توان لە ڕێ ئەم کەناڵە بەڕێزی جەنابتانەوە دڵنیایی بەمە خوێندکارانی خۆشەویستی شاری سێمانی کە دەتوانرێت لە یەک یاشتەوە لەو سێ بەشەی کە لە زانکۆی ئێمە دیاری کراوە دەتوانرێت فۆرمدا زۆر باش ئێستا بڵین لە هەموو زانکۆکان بەگشتی لەکەیەوە دەست پێکە لە ئێستاوە دابشکردنی فۆرم دەست پێ کردو یاخودیز بەروارێک بەپێی ڕێنمایەکە بێ دیاری کراوە کابێ لە 24 حەوت بۆ 24 هەشت فۆرم دابش بکرێت وەکو زانکۆی خۆمان و دڵنیام لە سنووری پارێزگای سێمایی نەم بیستووە و ئاگاداریشم کە دابش نەکراوە فۆرمەکان چکە ئامادەسازی کرێ لە هەمان بەروار کە دیاری کراوە ئێمە هەمان بەروار و ڕۆژی دواتر نووسراوەکە هەر لە ڕێگەی ئیمێڵیشەوە بەدەستمان گەیشتووە بۆیە خۆی تایەتی کابێلی ژان تەشکیل بکرێت لەسەر ئاستی بەش و لەسەر ئاستی فەکەڵتی و کۆلێژ و پەیمانگاکان و ئەمەش بەلایکەمەوە ماوەیەکی دیاریکراوی پێویستە بۆیە ئێمە بۆ ئەوەی کە ئەو شتانە ئامادەسازی بۆ بکرێت یەکی یاشمان کردوتە پێوەەر و تا 24 هەشتش کاتێکی زۆر ینی خوێندکار بە 24 ڕۆژ بە ئیسراحەت دەتوانێت فۆرم زۆر باشە بەس مەرجەکان چینەوە مەرجانەی کە دانراون بۆ وەرگرتنی فۆرم کام ساڵی خوێندن دەگرێتەوە مەرجەکان چین خۆی بەسەرێکی دوو خەڵ ڕوون کراوەتەوە ئەو شەوەیە هەموو خوێندکارانی دەرچووی پولی یەکەم و دووەمی ساڵی 2015-2016 کە ئەم ساڵە دەتوانن بە مەرجێک کە نمرەکانیان لە 60 کەمتر نەبێت و تەمەنیشیان لە 30 ساڵ زیاتر نەبێت دەتوانن سوودمەند بن لەم پرۆسەیە بۆ خوێندکارانی دەرچووی ساڵی پار واتە لە لقی زانستی و وێژەیی بۆ ساڵی 2014-2015 بەمەرجێک لە هیچ زانکۆیەکی حکومی و تایبەت و ئەهلیدا وەرنەگیرابێت دەتوانێت سوودمەند بێت لەم پرۆسەی سیستمی وەرگرتنی ڕاستەخۆی زانکۆییە زۆر باشین تەنها بۆ ئەو دوو ساڵەیەوەی پێشتر مەسەلەن کە وەرنەگیراون ناتوانن سوودمەند بن بەڵێ یا ئاماژەشی دیا کراوە خۆشبەختانە ئێستا لە گەڵاڵەکردنی و پێداچوونەوەین بە ڕێنمایەکانی پەڕەلێل و خوێندنی ئێواراندا بۆ دەرچوانی ساڵانی پێشووتری ئەم دوو ساڵە و بۆ ئەوانەی کە تەمەنیان لە سەروی 30 ساڵەوەیە دەتوان سوودمەند بن لە هەمان پرۆسە
بەڵام بە شێوەی خوێندنی ئێواران و شێوەی خوێندنی پەرالێل. زۆر باش. ئێستا مەسلەی جوگرافی لەبەرچاو دەگیرێت بۆ نمونە تەڵەبەیەکی خەڵکی سلێمانی بێوێت لە زانکۆیەکی دۆگ یان سلێمانیان هەولێر لا شوێنێک بێوێت دەتوانێت فۆرم وەربگرێت. خۆشبەختانە ئەم سیستمە یەکێ لە داواکاریەکان و پێشنارەکانی ئێمەی تیا بەدی کردووە ئەوش ئەوەیە کە هەرێمی کوردستانی یەک بازنەیە هەموو خوێندکارێکی سێمانی ئەگەر خواستی لەسەر بەشێکی دیاریکراو بێ لە سنووری پارێزگای دووهۆک دەتوانێت بچێ فۆرم وەربگرێت و وە بە پێچەوانەشیشەوە ینی کێشەمان نییە لە ڕووی پارێزگاوە بەڵام یەک مەرجی تیا دیاری کراوە ئەوشکەوەیە سوودمەند نابێت لە بەشی ناوخۆی ومێتمانەکردیانە بەڵام بەهۆی قەیرانەوە ینی ئەو سیستەمە نوێ ئەگەر کەسێک بەو سیستەمە نوێ وەربگرێت سوودمەند نابێت لە بەشی ناوخۆی لەگەل لە پارێزگایشی ترەوە بێت ئەگەر لە پارێزگایەکی ترەوە بێت ئەگەر لە سلێمانیەوە بێت دەتوانێت سوودمەند بێت مەبەستمان لەوەیە کە ئەم سیستمە زیاتر حەز و خواستی خوێندکارانی پارێزگاکەی ڕەچاو کردووە بەڵام ئەگەر خوێندکارێکی پارێزگایشی تر لە زانکۆیەکی پارێزگایکی تر وەرگیرا بۆ نمونەگەر خوێندکارێکی پارێزگای هەولێر یا دووەک لە زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی وەربگیرێ بە پێی ڕێنمایەکان دیاری کراوە کە سوودمەند نابێت لە بەشی ناوخۆیی. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بۆ نمونە کۆمەڵێک خوێندکار هەیە خولی دووەمیان ماوە ئایا ئەوانە دەتوانن فۆرمەکە وەربگرن ئێستا بۆ نمونە خوێندکارێ 2 دەرس 3 دەرسی ماوانە دەتوانن وەری بگرن؟ بەڵێ دەتوانن وەری بگرن بەڵام یەک خاڵێک ڕوون بکەمەوە لێرەیە ئەکەم لە ڕێ ئەم کەناڵە بەڕێزەوە خوێندکاران ئاگاداری ئەو بن ئەوەی کە خواستی لەسەر ئەم بەشانەیە کە وەرگیرا کە ناوی ڕاگەیەنرا لە دوای هەژدەی نۆ چکە پرۆسەکە تا هەژدەی نۆ بەپێی ڕێنمایەکە دیاری کراوە ئەگەر هەژدەی نۆ ئێمە ناوەکانیانمان ڕاگەیان و ناوەکانیان فەرمانی وەزاری بۆ دەرچوو ناوەکانیان بە هیچ شێوەیە لە زانکۆلایان نامێنێ و توانای پێشکەشکردنی وەرگرتنی نییە لە زانکۆلایە واتە ئەگە خوێندکار خواستی لەسەر ئەم 102 بەشەنە کا ئەەکەم بۆی نەچینە گازەندە و پەڵبگرتن و وڵی پەشیمان بوومەتەوە نەچینە ئەو مەجالیتیان نامێنن مەجالیتیان نامێنە لە سیستمێکی ئەلکترۆنیایە خوێندکار لە ڕێنمایەکەشتیایەتی و لە فۆرمەکەش شێوەیەک لە بەڵێن نامەیتیایە ئەوش ئەوەیە کە خوێندکار و بەم سیستمە وەربگیرێت بێبەری ئەکرێت لە زانکۆلاین چکە خواستی لەسەر ئەوە بووە کە زۆری لێ نەکردەوە بێ فۆرم باشە بەس ئەوەی کە بەڕێز وتت ئەوانەی کە خولی دۆمیشان ماوە تا چەند دەرس دەتوانرێت ئەو فۆرمە وەربگیرێت دیاری نەکراوە تا چەند دەرسە ئەتوانێت بچێتە ناو چێبڕچیەوە و تاقیکردنەوەکانی خولی دووەم بێگومان پێش ڕاگەیانی ناوەکان ئەنجامەدرێت و ڕائەگەیەنرێت ئێمە لێرە یەک پێوەرێکی زۆر گرنگتەیە ئەو شەوەیە کە ئەبێت لەو تاقیکردنەوەی کە لەسەر چلە بێگومان نمرەکەی لەسەر 60 کە بۆ نمونە کاڵین 60 بێ لەسەر 100 ئەو نمرەی کە 60 هێناوە ئەوە ئەکرێتە پێوەەر لە 60 خاڵەکانەوێ لە 40 خاڵەکانی تری لەسەر لە 40 خاڵەکانی تری لەسەر تاقیکردنەوەی زارەکی و پراکتیکیە کە لە ناو بەشە زانستیەکە زۆر باشەگەر قسە لەسەر ئەو بکەین کە ئەو لیژنەی کە پێک دێ تاقیکردنەوە دەکات لە کێ پێک دێ و لەسەر چ بنەمایەک مەسەلەن ئەو تاقیکردنەوەانە ئەنجام دەدرێت. خۆشبەختانە شتێکی زۆر گرنگە ئەو شەوەیە بەشی زانستی ڕاستەوخۆ سەرپەرشتی دابشکردنی فۆرم و پرۆسی وەرگرتن و پرۆسی چاوپێکەوتنەکە ئەنجامەدات لە سەروی ئەو لیژنەیەوە بۆکو لیژنەیەکی چاودێری و لیژنەیەکی سەرپەرشتی ئەو ژەوەیە لیژنەیەکی تر هەیە بەناوی لیژنەی زانستی فەکەڵتی و کۆلێژ و پەیمانگا چاودێری ئەم پرۆسەیەکە و سەرپەرشتیەکە لە ناو ڕێنمایەکە هاتووە ئەوش ئەوەیە کە دەرفەت دراوە بە زانکۆکان و بەشە زانستیەکان کە بتوانرێت سوود لە پسپۆڕێکی زانستی هەمان پسپۆری و هەمان بەش ببینرێ لە زانکۆیەکی تر لە دەروی زانکۆکە تەسەوڕەکەم ئەمەش خاڵێکی زۆر ئیجابی بێ بۆی نەتوانرێ مەحسوبیت مەنسوبیت بخێنرێتەوە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان ببینەوە.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەساگەر بینە سەر ئەو پێداویستیانە ئێستاگەر خوێنکارێک بێوێت مەسەرەن لە یەکێشتەوە بۆ مەسەدانی زانکۆکان بکات پێداویستێک بە پێداویستێک بسەرن ئەو فۆرمی پێدەێت پێویستی بەچیە کە لەگەڵ خۆی بێنێت سەرتا پێویست بەهیچ نییە چکە فۆرمەکە وەرەگرێ فۆرمەکە بۆ بەتاڵیە مۆرێکی ئێمەی پێوا بێ وەکو زانکۆ فۆرمێکی فەرمیە و لۆگۆی وەزارەتی خوێندنی باڵاشی پێوەیە ئەیبات بۆ پەروەردە لەگەڵ قوتابخانەکەی خۆی پێویستە نمرەکانی پڕ بکاتەوە و لەلایەن پەروەردە و خوێندنگاکەی خۆیەوە پەسەند بکرێ لەسەر ئەساسیەوە تەبعاً یەکێ لە مەرجەکانی دروستی مفازەڵەش هەیە بۆ نمونە کۆمەڵێ بەشەیە لە زانکۆکانی تر وەکو زانکۆی سلێمانی و چەند زانکۆیشی تر کۆمەڵێ بەشەیە پێویستی بە دروستی مفازەڵەیە ئەوانە هەمووی ڕەچاوە کرێ و لە کاتی گەڕانەوەیە ئەگەر لە 60 کەمتری نەبێ پێویستە ئێمە یعنی لە 60 بەسەرەوە ئینجا ئێمە فۆرمەکان یەکەینە ناو چێبڕچیەوە ئەنی دو کاتی بۆ گەڕانەوە 24 لە بۆ دو فۆرمەکان وەرناگیرێت لەوە دو فۆرمەکان وەرناگیرەوە ترە چێتە چێبڕچیەوە زۆر باش پرۆسەکەی لای خۆمان سەبارەت بەوەی کە ئێستا ئەگەر بۆ نمونە ئەو خوێنکار ئەو مەرجێکە دیاریکراوە نابێت لە 60 کەمتر بێت بۆ هەردوو بەشی زانستی و پیشەیی و وێژەییشە بۆ هەردوو بەشی زانستی و وێژەییە بۆ بەشە پیشەیەکان بەپێی ڕێنمایەکان کە لە ڕێبەری خوێندکاراندا هاتووە دەتوانن بۆ ئەو بەشانی کە ساڵانە خۆیان لێ وەرەگیرێن بۆ نمونەیە بۆ بەڕێزت باسکەم کە ئەوژەوێ بەشەکانی مەسەلەن دەتوانێت ئامادەی بازرگانی لە زۆر بەی بەشەکانی ژمێری یاری و کاژێری کاردا وەرەگیرێن واتە ئەگەر لە پەیمانگا یا کۆلێژێک هەمان بەش هەبێت دەتوانن بچن فۆرمی هاوشێوە بگرن و بچن چێبڕچیەوە زۆر باشە سەبارەت بەوەی بۆ نمونە ئەو پێوەری کەتانراوە مەسەلە لە 60 کەمتری نەبێت بۆ هەموو بەشەکان ئێستا بۆ نمونە ئەگەر خوێنکار حەزی لە بەشێک بێت بۆ نمونە 80 بێت بە 60 هەیە لەو دەتوانێت وەربگیرێت بەپێی تاقیکردنەوە وەرەگیرێت بەڵێ بۆ نمونەوە لەو 102 بەشەیە بەپێی کۆنمرەی ساڵانی ڕابردوو ئەگەر سیر بکرێت بەش هەیە زۆربەی بەشەکان لە 80 بەسەرەوە بۆ ساڵانی ڕابردوو بۆیە پێوەری 60 پێوەریکی زۆر عادیلانەیە تۆ خواستی خوێندکارەکەیتە پێوەر ئەمەیەکیشان دووەم ئەو 60 بریتە لە سا 60 خاڵەکانی ساچری خاڵەکانی تری ئەوەیە کە لە تاقیکردنەوەی زارشی و تاقیکردنەوەی پراکتیکی کە لە ناو بەشەکەی ئەنجامە دەرێت دەربچێ هەردوو تاقیکردنەوەکە سا 60 و سا 40ەکە کۆ ئەکرێتەوە کۆنمرەیەک دەرەچێ کۆی خاڵەکان دەرەچێ چێبڕچیەکە لە نێوان ئەو خاڵانە بەس تاقیکردنەوەکە ڕەنگە ئێستا خوێندکاران پرسیارەکەن تاقیکردنەوەکان چی لە خۆ دەگرێت بۆ نمونە هەر بەشێک پرسیار لەسەر و بەشە تاقیکردنەوەکان تەنە نووسراوە یاخود زارەکی یان چی لە خۆ دەگرێت و تاقیکردنەوەانە بۆنمە تاقیکردنەوەکان زارێکی تایە و تاقیکردنەوەکان بامان شێوە نیوەی لەسەر زارشیە و نیۆشی لەسەر تاقیکردنەوەی پراکتیکیە لە ناو بەشەکەیە بێگومان تاقیکردنەوە پراکتیکیەکان لەسەر خودی بەشەکەی لەسەر زانیاریەکانە کە ئەو خوێندکارەیە ئەخواستی لەسەر ئەو بەشەیە چ زانیاریەک و چ باگراوندێکیە لەسەر ئەو بەشە ئەو تاقیکردنەوەی پێ ئەکرێ خاڵش ترەیە ئەوش ئەوەیە کە کۆمەڵێ بەش هەیە پێویستی بە مەسەلەن ئەوە هەیە کە خوێندکارێک بزانین ئایا باگراوندی چی بووە بۆ نمونە لە پەروەردەی وەرزشی و لەو بەشانەی کە مەسەلەن هونەریەکانە بە تایبەتی لە پەروەردە وەرزشیەکان ساڵانە پاڵەوانانە خوێندرایەوە مەسەلەن خەڵکە بۆ پاڵەوان بووە لە یەکەم بۆ لەسەر ئاستی هەرێم یا لەسەر ئاستی عێراق یا بتوڵەیەکی بەدەستێناوە بۆیە ئەو دۆکومنتانەی کە ئیسلمان کە ئەو پاڵەوانە خاڵێکی معەنی پێوەرەگرت بۆ ڕۆژنامە نووسان کە هاتنە چێبڕچیەوە خاڵیان وەرەگرت لەسەرەوەی کە ئەندامی ڕۆژنامە نووسان بێ یا خود دۆکومنتێکی معنی هەبێ لە دەستگایەکی ڕاگەیاندنی فەرمی داکاری کردبێ ئێستش لێرەیە دەخاڵ بۆ ئەو کۆمەڵە بەشانەی کە معنین بە گروپێک و توێژیشی دیاری کراوە لەو چلەی کە تاقیکردنەوەی تیا ئەکرێ دەخاڵیان لەسەر ئەو دۆکومنتانەیە کە پێشکەشێکە باش هیچ دادپەروەری تیا ڕەچاو دەکرێ و تاقیکردنەوەوانە تەداخولشتی تێدا ناکرێت دڵنیایەکەیە بۆ خوێندکاران و قوتابیان ئەوەی لە سێکتەری خوێندنی باڵایە کار بکە ئەو زانیارانی لا هەیە کە یەکەم تاقیکردنەوە زارێکیەکان نیوەی دەرەجەکانی لەسرە ئەتوانرێت لە ڕووی سایکۆلۆژی و خوێندکارەکە بخوێنرێتەوە یەکەم دووەم لە ڕووی فیزیکیەوە بخوێنرێتەوە ئەجینا پراکتیکیەکە سەنگی مەحەکە و پراکتیکیەکەش لیژنەیەک یەکێک و دوان نییە زۆر لەوە زیاترە و بە فلتەرێکی لیژنەیەکی ترا ئەڕوا ئەمە دووەم حاڵەت سێمیش لە هەمووی گرنگتر ئەوەش ئەوەیە کە خوێندکار وەکو لیژنەی ئیمتیحانی وایە کە تاقیکردنەوە لەسەر دەفتەرێکی معەنەکە بە شێوەی پراکتیکی ناوی کەسی پێوە نییە یەکسە وایە زیێدە چکە کەس ناتوانێت بەو شێوازە واستە و واستەکاریتیان باشە زۆر باش سەبارەت بۆی کە
هەژدەی مانگ وتە و ئەنجامەکان ڕادەگەێنرێت لە ناو زانکۆکانە بە شێوەی بەرایی لە هەژدەی نوێ ڕاگەێنرێت مەجالی سکاڵای تێدا یەک هەفتە دوای ئەوە بۆیان هەیە سکاڵا پێشکەشکەن دوای سکاڵاکان بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ وردبینیکردن لەلایەن بەڕێوەبەراتی ناوەندی وەرگرتن و بڕیاردان. ئێستا پێشتر زۆر گلەی هەبوو لەوەی کە ساڵانە کۆمەڵێکی زۆر مەسەرەن خوێنکار لە زانکۆ پەیمانگەکان وەرناگری ئەم سیستەمە نوێ ڕێژەی وەرگرتنی قوتابیان زیاد دەکات لە زانکۆ پەیمانگەکان یاریمی کوردستان. من حەزەکەم ئەمەیان ڕاشکاوانە بڵێم خوێندکاران زۆر سوودمەند دەبوون لە زانکۆلاینا بە حکومەوەی سێنترال بوو وەرگرتنەکە و لە پلانی زانکۆکان کە دیاری ئەکرا بێگومان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ بەڕەچاوکردنی ڕێژەی دەرچوان خوێندکار زیاد دەکرا بەڵام ئێستا ڕاستەخۆ لەلایەن زانکۆکەوە پلاندا ئەنرێ بۆ ئەم بەشانەوە پەسەند دەکرێت لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە و پلان زیاد ناکرێت لەم سەود و بەشەیە کە پەسەند کرا لەبەر ئەوەی کە زیاد کرا واتە منسوبیەت و مەحسوبیەت و واستەکاری تیاکرا بۆ نمونە من باوەڕێستا لەم ئەگەر پلانێک پەسەند کرا بوو بۆ بەشێکی X بۆ 20 خوێندکار ئەگەر دەستکاری کرا بوو بە 21 خوێندکار ئەوە دڵنیا بەواتە واستەی کردو بۆیە بۆ بە 20 خوێندکار واتە لێرەیە زیاد ناکرێت چونکە مەترسی واستەی تیاکرێ بەڵام لە زانکۆلاینا ئەگەر زیادیش بکرا و کاتە نمرە ناهاتە خوارەوە بەڵکو ڕێژە زیادەکرا لەم سەود و بەشەیە خوێندکار زیاد ناکرێ بگرە لە زانکۆلاینا بۆ شێوەیە تەسەوڕی من خوێندکار قازانسترێ کرد بۆ وەرگرتنی زیاد. بەڵ ینی کاریگەری نابێت لەسەر زیادکردنەوە نەخێر لەبەرەوەی کاریگەری ئەو کاتاتوانین ڕێژەکەی تر لە زانکۆلاینا بۆیان چارەسەر بکەین. بەڵێ زۆر باشەی پێشبین دەکەی ئەم ساڵیش مەسەرەن وەکو ساڵانی ڕابردوو ئەو مەسەرەن ساڵانە 10,000 11,000 خوێندکار بێبەش دەبێت ئەمە دووبارە بێبەش بنەوە بۆ زانکۆلانیش ئەوەی کە بەڕێز داگەدار بی یەنیار نمرەی لە 160 بۆ وەرگرتن یاخود ئەم ساڵ کەمتر دەیە بۆ 55. زانکۆلاین دیاری نەکراوە نمرەکەی چەنە جارێت چکە هێشتا خۆلی دووەم ئەنجامەکانی ڕانەگەێنراوە و خوێندکار تاقیکردنەوەی نەکرۆ ئەمە حاڵتی یەکەم دووەمیش بۆ ئەوی کە چەند خوێندکارە مێنێتەوە ڕێژەی ئەو خوێندکارانی کە چوونەتە تاقیکردنەوەکان لە 100,000 زیاترە کە ئەنجامی تاقیکردنەوەکان بەسخولی یەکەم دەرچووە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆیە جارێ زووە بڵین چەند وەرەگیرۆ چەند وەرناگیرێ بەڵام خۆشبەختانە توانم و مژدەیە بدەم بە خوێندکارانی خۆشەویست لە هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا ئەم ساڵ بە جیاوازە ساڵانی ڕابردوو دوو سیستمی خوێندن سیستمێکیان کە پەرەلێل بوو ساڵانە هەبوو بەڵام ئەم ساڵ ڕێژەکەی زیادەکرێ ئەوش ئەوەیە کە ئەتوانرێت جێ خوێندکارێکی زۆرتر بکرێتەوە لە ناو زانکۆ حکومی فەرمیەکانە و سیستمێکی تریش هەیە ئەوش سیستمی خوێندنی ئێوارانە بە تایبەتی بۆ وانەی کە تەمەنیان بەسەر چووە یا خود نمرەی بە تەواوەتی پێویست ناهێنن لەو سیستمی ئەتوانرێت سودمەند باش ئەم سیستەمە تازە تەنە زانکۆ حکومیەکان دەگرێتەوە بۆ زانکۆ هەلێکان نییە مەبەست سیستمی خوێندنی زانکۆی وەرگرتنی زانکۆی خۆی سیستمی زانکۆ ئەهلیەکان خۆی وەرگرتنی زانکۆییە ساڵانە ڕاستەخۆ خوێندکارێکێ لە فۆرم لە زانکۆیەکی ئەهلی وەرەگرێ ئەمە لە زانکۆ حکومیەکانە تازەیە جینا لە زانکۆ تایبەتەکان خۆی وەرگرتن سێنترال نییە بەڵکو وەرگرتن ڕاستەخۆ لە زانکۆکان خۆیانایە. بەڵێ زۆر باشە کەواتە ئێستا هیچ ڕێژێک دیاری نەکراوە گەر بڵێن بۆ پێی سیستەمە تازای چەند خوێندکار بۆ چەند فۆرمدا بەش دەکرێت ینی بێ سنوورەت فۆرمەکان بێ سنوورە بەس مەرجی تیابێت دواتر کە مەسەن فۆرمەکان گەڕێنرێتەوە لە فلتەرە درێ وە گوتم ئەگەر مەرجی 160 کەمتر بێ ناچێتە ناو چێبڕچێەوە لە 160 چێتە چێبڕچێەوە و ئەوانی تر ئەتوانرێت تەلەف کرێت و سوودی لێوە نەرجێت چکە خوێندکارەکە ئاگای لێ لە فۆرمەکە ئەو تێبینانە نووسراوە حاڵتی یەکەم حاڵەتی دووەم سنووردار نییە چەند فۆرمە گەڕێنرێتەوە بەڵام پلانەکە سنووردارە بۆ نمورە ئەو پلانی کە بۆ ئەم 102 بەشە کە بەرز کراوەتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا پەسەند کراوە بۆ هەر بەشێک چەند خوێندکار وەرەگرێ ئەو نە خوێندکار وەرەگرێ جا ئەگەر بەشەکە 10,000 کەس چێبڕچێ لەسەرکە 50 خوێندکار جێگیر کرابێت لە پلانەکە 50 خوێندکار زۆر باش ئێستا ئەگەر کەسێک وەرگە بەم سیستەمە تازەیە جارێکتر بووین نیە بەی شێوەیەک لە زانکۆلاین پڕکاتەوە اینجا ئەوە پێچوانە بۆ مەگەر کەسێک وەرنەگیرات لەو سیستەمە تازای چۆن لە زانکۆلاین تعاملی ڕڵاکرێت ئەم پرسیاری جەناب زۆر گرنگە کە خوێندکاران گویان لە جوابەکەی بێ ئەوش ئەوەیە کە ئەوەی کاچێتە ناو چێوەڕچێەوە گرنگ ئەوەیە نییە کاچێتە ناو چێوەڕچێەوە گرنگ ئەوەیە ئەگەر ناود وەرگیرە دەرەچی لە سیستمی زانکۆلاین واتە بە شێوەی ناچیتە ناو چێبڕچێی زانکۆلاینەوە بەڵام ئەوانەی وەرنەگیران گرفتیان نییە ڕاستەوخۆ هەردووا بەدوای ئەوە کە زانکۆلاین ڕائەگەیەنرێت دەتوانرێت پاسپۆرت وەربگرن و بچنە چێبڕچێەوە بۆ ئەو بەشانەی کە لەم سەود و بەشەیان نییە سەرجەم بەشەکانی تر بۆ ئەوان ڕخساوە کە بتوانن لە ناو زانکۆلاینە چێبڕچێ لەسەر بکەن.
زۆر باش کەواتە مەجاالەوەیە کەسێک لەم سیستەمە وەرنەگیرات دواتر بە زانکۆلاین سوودمەند زۆر باشە سەبارەت بە زانکۆی وەکو زانکۆی پۆلیتەکنیک زۆر جا باز دەوێت کە ئەم زانکۆیە زانکۆیەکی حکومیە خۆ زانکۆیەکی هەلیە سەبارەت بە ناوەکەی بەڵێ طبعا زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی هاوشەوەی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی پۆلیتەکنیکی دووەکە پێشتر بریتی بوو لە دەستەی خوێندنی تەکنیکی لە ساڵی 1990 دامەزراوە دەستەی خوێندنی تەکنیکی سێمانی لە ساڵی 2012 بە فەرمی بوو بە زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی بێگومان زانکۆیەکی حکومی و فەرمیە زۆر بەڵێ سپاس دەکەین بەڕێز بەختیار عوبێد بەڕێوەبەری تۆمارگەی گشتی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لەگەڵمان بوو بینێرانی بەڕێز سپاس بۆیەوە دوای بینینی راپۆرتێک لەسەر تەقینەوەکەی قامیشلۆ لەگەڵ کاک شێرزاد یەزیدی نوێنەری کانتۆنەکانی ڕۆژراوە درێژە بەم پرسە دەدەین سەرەتا راپۆرتێک دەبینی شاری قامیشلۆی ڕۆژاوای کوردستان ئیدارەی بەرفراوانی حیزب و لانە سیاسەکانی باشووری کوردستانی لێ دەکەوێتەوە لە ڕۆژاوای کوردستانیش 3 ڕۆژ ماتەمینی بۆ ڕێزگرتن لە قوربانیەکان ڕاگەیەنرا کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بە توندی ئیدانەی تەقینەوە تیرۆریستیەکەی شاری قامیشلۆی کرد ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە بەیاننامەیەکدا ڕاگەیاند بە توندی ئیدانەی تەقینەوە تیرۆریستیەکەی شاری قامیشلۆ دەکەین و هاوخەمی خۆمان بۆ بنەماڵە و کەسوکاری شەهیدان دەردەبڕین و هیوای زەوچاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین هاوکات برێت ماکۆر نوێنەری ئۆباما لە هاوپەیمانەتی دژی داعش ئیدارەی تەقینەوەکەی قامیشلۆی کرد برێت ماکۆرک ئاماژەش بەوە دەکات پابەند دەبن بە پشتیوانیەکانیان بۆ کوردانی سووریا لە جەنگی داعش لەلایەکی ترەوە لە ڕۆژاوای کوردستان بەهۆی تەقینەوەکەی ئەمڕۆی قامیشلۆ 3 ڕۆژ ماتەمینی ڕاگەیەنرا لە بەیاننامەیەکدا هەریەک لە کانتۆنەکانی جزیرە و ئەفرین و کۆبانێ 3 ڕۆژ ماتەمینیان ڕاگەیاند ڕێزگرتن لە قوربانیەکانی ئەو تەقینەوەیە سەرلەبەیانەی ئەمڕۆ چوارشەممە 27 تەموزی 2016 لە شاری قامیشلۆی ڕۆژاوای کوردستان ئۆتۆمبیلێکی جۆری بە هەڵگری بۆم ڕۆژکراو لە گڕەکی ڕۆژاوای شارەکە لە نزیک بنکەی ئاسایش تەقیەوە بە پێ ڕاگەیەندراوی دەستگای تەندروستی کانتۆنی جزیرە لە ئەنجامی تەقینەوەکەدا 35 کەس کوژراون و 150 دیکەش بریندار بوون زۆرینەی قوربانیەکانی تەقینەوەکە مەدەنین لە ناویاندا ژن و منداڵ و بەسەڵات هەیە برای تەقینەوەکەش ڕێکخراوی ترۆریستی داعش بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکە ڕاگەیاند کاک شێرزاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوایین زانیاری سەبارەت بە تەقینەوەکەی قامیشلۆ چیەوە شەید و بریندارەکان بەکوێ گەیشتون بەڵێ سەرەتا سەرخۆشی بۆ ماڵباتی شەهیدانی کردەوەی تێروریستی ئەمڕۆی قامیشلۆ و بە هیوای چاکبوونەوەی بە زووترین کات بۆ بریندارانی ئەم کردەوە تێروریستەی داعشی درندە و تێروریست ینی جارێ وابزانم ئاماری سەرەتایی هەبوو بەدەیان شەهید و بریندار لێکەوتووە بەڵام لەوانەیە بازە بریندار برینیان سەخت بە ئەوانش ینی جارێ ئێمە با چاوەڕێ بن بەیاننامەی فەرمی دەستەی تەندروستی و لایەنێن ئەسایش و ئەوانەی پابند حقیقەت کردەوەکی تێروریستی دڵتەزێم بۆ هەموو کوردەک هەموو جیهان حقیقەت ئەمڕۆ زۆر باشە بەڵێ ئامانجی داعش لە هێرشکردن بۆ سەر قامیشلۆ بە بڕای بەڕێستان لەم کاتەدا چییە؟ ینی دیارە کردەوەی تەروریستی لەم جۆرە کە تۆ بێتە لە ناو خەڵکی سیڤیل و کە خەریکی ژیانی ڕۆژانەی خۆیان و بەدەیان مناڵ و ژن و خەڵکی سیڤیل بکە ئاماجوە بە کردەوەکی خۆکوژی تەروریستی ئەمە نیشانەی فەشەل و تێکچوون و بێ سیاست و بێ ئەخلاقیە لە سەنگەرەکان تێک ئەچن لە سەنگەرەکانی شەر بەرامبەر بەرخودانی یەپەگەوە پێژەوە هێزی سووریە دیموکرات هیچیان پێ ناکرێ هیچیان نەماوە بە تایبەت دوای حملەی ڕزگارکردنی منبج کە زۆری نەماوە ئەو ناوچەی کە وەکو ناوەندێکی استراتیجی تەروریستانی داعشە بەم زوانە ڕزگار ئەکرێت لە دەستیان وەکو کاردانەوەیەک وەکو تۆڵەستەندنێک هاتوون ئەوە لە دەستیان ماوە کردارێکی نەئەخلاقی کردارێکی تەروریستیانە بێن خەڵک لە ناو بازارە خەریکی کەسابەت و ژیانی ڕۆژانە مناڵن ژنن ینی ئەمانە حقیقەت هیچ معیارێکی ئینسانی لە سەریان تۆ ناکرە بکێتە وەکو پێوەەر ئەمانە بێ ئەخلاقن ئینسانین حقیقەت ئەمانە هەر ئیشیان کوشتن زۆر بێناو کوشتن
و ئەمە نیشانەی فەشەلیانە کە تۆ زۆر لە سەنگەری شەر تێک بچ بێتە تۆڵە لە خەڵکی سڤیل بستێنە ئەوە کەواتە تۆ فەشەلی تەواوتین. باشە زۆر باش سەبارەت بە شاری قامیشلۆ لەکوێوە ها سنوورە کە لە ماوەی ڕابردووە چەند تەقینەوەیەک ڕووی داوە یعنی ئەم شار هەڵکەوتەی جوگرافیەکەی معرەزە بەوەی کە مەسەڵەن داعش بتوانێت تەقینەوەی تێدا ئەنجام بدات. یعنی ئەزانی چی خۆ تۆ لە ماوەی ئەم دوو سێ هەفتەیە تەماشای هەواڵی جیهان کرد لە پاریس لە بەرلین لە ئەوروپا لە ئەمریکا لە سەرتاسەری دنیا ئەم رێکخراوە تروسیە بووە بە بەڵایەک سەرئاسی جیهان بە تەواوی اینجا لە وڵاتانە بەو هەموو پێشکەوتن و توانای کە هەیەە نەیانتوانی بەرامبەر ئەم کردەوە تورسیانە ڕێگەیەکدان. اینجا ئێمە لە ڕۆژئاوای کوردستان کە ڕۆژانە لە حاڵەتی شەرن ڕۆژانە شەهید هەیە لەبەر خۆدان و بەرگری لە دژی ئەم توریستانە شتیوار و ئەدێت تۆ لە حاڵەتی شۆڕەشە بەڵام ئێمە ئەکرێ لەم کردەوە ئەبێ عیبرەت وەربگرن ئەبێ هەوڵ بدن زیاتر لەسەر ئاستی ئەسایش و وشیاری خەڵکش ئەبێ کۆمەلگای خەڵکی ئێمەش زیاتر وشیار بن وریا بن پەیوەندیان ئەگەداری ئەسایش بکەن چ جوڵانەوەیەکی ینی کەسێکی بیانی کەسێکی غەریب یعنی ئەبێ ئێمە وەکو کۆمەلگا وەکو دەستگای فەرمی زیاتر وشیار بن بەڵام لە ئەنجامە ئەم کردەوە تورسیا ورە و ئیرادەی خەڵکی ئێمە لاواز ناکە بەعکسەوە تۆڵەی ئەم شەهیدانەی قامشۆ وەرەگرن بەرزگارکردنی منبج و بەڕاگەیاندنی فیدرالیزمی ڕۆژاوا باکووری سووریا. زۆر باش کاک شێرزاد زۆر ئێستا بەڕێز وتت لە وڵاتانی ئەوروپاژەم جۆرە تەقینەوەانە ڕوویانداوە بەڵام ئێمە دەبین کە ڕخنەشێ لە ئاسایشی مەسەلەن ڕۆژاوا بۆ نمونە بەرپرسێکی پارتی دموکراتی کوردستانی سووریا باز لەوە دەکات کە پێویستە مەسەلەن دوای ئەوەی کە پێدە و یەپەگە ناتوانن بە باشی ئاسایش ڕۆژاوا بپارێزنەوە 7,000 پێشمەرگەی کە ئەوان لە هەرێمی کوردستانە بگەڕێنەوە ڕۆژاوای کوردستان ڕای بەڕێزت لەو بارەوەی ینی بەداخەوە ئەمانە ئەم لایەنانە ئەوەی کە پێ ئەڵێن پەدەکەسەوە کە پاشکۆی پارتی دیموکراتی کوردستانی عێراقە ئەمانە حەقیقەت ینی بەلای کەمەوە شەرم بۆیان ئەبێت تۆزێک ڕێز و احتیرامیان هەبێ بۆ وێنەی ئەو شەهیدە مناڵی کە ئەمڕۆ لە قامشۆ شەهیدرا و کە هەموو خەڵک هەموو دنیا هەموو کوردێک پێی نیگەران و ینی ڕۆژێکی ڕەش بوو لە مێژووی نەتەوەی کورد حەقیقەت بەڵام ئەمانە بەداخەوە بازرگانی و یاری لەسەر خوێنی ئەم شەهیدانە دەکەن کاتی ئەم قسە قۆرانە نییە حەقیقەت لە ڕۆژێکی ڕەشی وەکو ئەم ڕۆژە ئەوەی کە پێ ئەڵێن پەدەکەسە یەکەم شت هێزێکی بەناوی هێزی پێشمەرگەی ڕۆژئاوا نییە و ئەمانە پێشمەرگە نین و ئەسڵەن تۆ ناوی پێشمەرگە لەسەر ئەم هێزەی دروستکراوی میتی تورکیا بنێ تۆ ئیهانەی وەسوکایەتی بەناوی پیرۆزی پێشمەرگە ئەکرێت. ئەمانە 1000 پێشمەرگەی دروستکراوی میتی تورکیانەوەی کە لەبەر دروستکراوی میتی سووریا دروستی کردون نا لەبەر دروستکراوی میتی تورکیایی و پارتی دروستی کردووە پارتی دیموکراتی کوردستانی عێراق ئەمانە ئیشیان بە ڕۆژئاوا جێگایان لە ڕۆژئاوای کوردستان نییە یعنی خەڵکی ڕۆژاوی کوردستانی نەو 7,000 پێشمەرگەی کاوان دروستیان کردو ئەزانی یەکەم شت حوتش نین ئەمە مبالغەیەک بۆ خۆیان گەورە و بچووکی ئەکەن ئەمانە استغلالی کۆمەڵە گەنجی کە هاتبوون ئاوارە پارتی و میتی تورکیاش ینی باڕاشکاوانە بڵێن هەوڵادیان لە ڕێگەی ئیغراعاتی مادی و پارە هێزێکی دروستکراوە بەڵام ئەم هێزە هیچ شەرعیەتی نییە هێزێکی دەرەکیە لە دەروە دروست بووە و ئێمەش ئەم گەنجانە کە ئەوێ گەنجێکی ڕۆژئاوای پەنابەر بووە هاتووە لە هەرێمی کوردستان ئەوێ بەشداری لە شەرەفی پاراستنی ڕۆژئاوای کوردستان کە بەسەر چاو با بفەرمۆ بەڵام وەکو هێزێکی تر ئەمە هێلی سوورە و ئەم لاپەرەمان داخستووە حەقیقەت جێگەی نقاش نییە. کاتم کەماوە لەوەی بەڕێزت درەنگ گەیشتیت دەقێکمان ماوە سەبارەت بەوەی کە ئێستاش ڕێگە بەوان نادرێ بگەڕێنەوە بۆ ڕۆژاوە ئەو نەنا ڕێگەی چی بە ئەم مەلەفەمان داخستووە و شەرمە ئەسڵەن کەلایەنگەرانی پاشکۆی پارتی کە ئەمڕۆ لەم ڕووداوە دڵتەزێنە و بەرامبەر بێحورمەتی و بێرێزی بەرامبەر خوێنی شەیدان و دەست بە پرۆپاگاندا بدەن و ئەبێ ئێمە پێشمەرگە یەپەگە و یەپەژە لەسەر ئاستی جیهان سەرۆکی وڵاتانی زلهێزەکانی جیهان شانازی پێیان ئەکرێ ئێمە چاوەڕێی شهادەتی حوسن سلوک لە هێزێکی دروستکراوی میتی تورکیا نین و عیب بۆ ئەم لایەنانە کە لەم ڕۆژە سوکایەتی بە خوێنی شەیدانی قامشلۆ دەکەن و پرۆپاگەندا دژی ڕۆژئاوای کوردستان دەکەن ئەبێت تۆزێک بە احتیرام بوەستن بەرامبەر شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان
و بەرخۆدانی ڕۆژاوە و شەهیدانی ڕۆژاوە. زۆر باشە با دوای پرسیام زۆر بە کورتی تا ئێستا نووسینگەی کانتۆرەکان ڕۆژاوە لە هەولێر کراوەتەوە لە هەرێمی کوردستان بە فەرمی مامەڵتان لەگەڵ دەکات حکوومەتی هەرێم سوپاس دەکەم. یعنی ئێمە نووسینگەی نونەراتی ڕۆژاوای کوردستان هەیە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی و سلێمانیش پایتەختی ڕەوشەمبیری و ناوەندێکی ئەساسی لە هەرێمی کوردستان و ئێمە هەوڵەدن لە هەولێرش بیکەنەوە و پەیوەندیمان باشە لەگەڵ هەموو لایەن و لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان بێجگە لە لایەنێکی دیاریکراو و لەگەڵ حکوومەتش ئێمە هەموو وەزیران و وەزیرانی حکوومەت بێجگە لە وەزیرانی پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیمان باش لەگەڵ هەموو وەزارەتەکانی حکوومەت و لەگەڵ جێگیری و سەرۆکی حکوومەتش. بەڵێ زۆر سپاس بۆ شێزادی یەزید نوێنەری کانتۆرەکان ڕۆژاوە لە هەرێمی کوردستان. سپاسی بۆ بینەرانی بەرز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.